پەیام لە سندوقی ڕەشدا وردەکاری دۆسیەی سەرهەڵدانی خۆپشاندانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر و داواکاریەکان هەڵدەداتەوە. خۆپشاندانەکان لە ئەنجامی ستەمکاری دەسەڵات ڕوویاندا بۆ ماوەی زیاتر لە 2 مانگ بەردەوام بوو. ئەگەر داواکاریەکانی خۆپشاندەران جێبەجێ بکرایە، ئێستا سیستەمێکی حکومڕانی تەندروست و هەرێمێکی خۆشگوزەرانمان دەبوو. بۆچی هەفتەی شوبات ڕوویدا؟ دەست بەسەراگرتنی کورسی دەسەڵات لەلایەن پارتی و یەکێتی، گاندەڵی، تاڵانکردنی سەرچاوەکانی داهات، کۆنتڕۆڵکردنی بازاڕ و بەرتەسکردنەوەی ئازادی، هۆکاری سەرەکی سەرهەڵدانی خۆپشاندانەکان بوون. هەمان کاتیشدا سەرهەڵدانی خۆپشاندانی بەرفراوان لە وڵاتانی عەرەبی کاریگەری ڕاستە و خۆی لەسەر هەرێم و دروستبوونی خۆپشاندان هەبوو. داواکاریە بنەڕەتیەکانی خۆپشاندەرانی هەفتەی شوبات چی بوون؟ خۆپشاندەرانی هەفتەی شوبات کۆمەڵێک داواکاری بنەڕەتیان بۆ چاکسازی ڕاستەقینە خستە ڕوو. دواتریش لەژێر فشاری خۆپشاندەران پەرلەمانی کوردستان بڕیاری ژمارە 2 دەرکرد کە تایبەت بوو بە داواکاریەکانی خۆپشاندەران، بەڵام دواتر بۆ خۆدزینەوە لە جێبەجێکردنی بڕیارەکە بێ سەر و شوێن کراو لە ماڵپەڕی پەرلەمان و ڕۆژنامەی وەقایعی کوردستان بڵاو نەکرایەوە. خاڵە سەرەکیەکانی بڕیاری ژمارە 2 پەرلەمان ئەمانە بوون: سربەخۆیی دەسەڵاتی دادوەری، جیاکردنەوەی حزب لە حکوومەت، هەڵوەشاندنەوەی میلیشیای حیزبی و ڕێگرتن لەوەی حزب هێزی چەکدار و دەستگای سیخوڕی هەبێت، سپاردنی وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە بە کەسانی بێلایەن، جێڕانەوەی مڵک و ماڵی گشتی دەست بە سەرداگیرا و لێکۆڵینەوە لە سەروەت و سامانی دەسەڵاتداران و لایەنە سیاسیەکان، هەڵپەساردنی کارکردن بە یاسای خۆپشاندان، پرۆژەی هاوبەشی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بۆ چاکسازی. لایەنەکانی ئەو کاتی ئۆپۆزیسیۆن ڕۆڵێکی سەرەکیان لە پشتگیری خۆپشاندانەکاندا بینی. لەو چوارچێوەیەشدا پرۆژەی هاوبەشی هەر سێ لایەنی ئۆپۆزیسیۆن کۆمەڵ و گۆڕان و یەکگرتوو بۆ چاکسازی سیاسی لە هەرێمی کوردستان ڕاگەیەندرا. ناوڕۆکی پرۆژەکە ئەم خاڵانەی لەخۆ گرت بوو: جێڕانەوەی ڕەشنووسی دەستوور بۆ پەرلەمان، پێگەنانی دەستەی نەزاهەی هەرێم لە کەسانی سربەخۆ و لێپێچینەوە لە گەندەڵکاران، دەرکردنی یاسایەکی تایبەت بە قەڵاچۆکردنی گەندەڵی، ئاموارکردنەوەی یاسایی خۆپشاندان، یەکخستنەوە و بە پیشەییکردنی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس، گۆڕینی دەستگای زانیاری و پاراستن و دژە تیرۆر لە دەستگای تایبەتی حیزبیەوە بۆ دەستگایەکی ئاسایشی نەتەوەیی، گۆڕینی وەزیر و بریکاری وەزیرەکانی پێشمەرگە، ناوخۆ، دارایی و سامانە سروشتیەکان بە کەسانی سربەخۆ و تەکنۆکرات، سربەخۆیی دەسەڵاتی دادوەری و پێداچوونەوە بە پێگاتەکەی، ئاکتیڤکردنی دەستگای داواکاری گشتی و جاکردنەوەی لە وەزارەتی داد و گرێدانی بە ئەنجومەنی باڵای دادوەریەوە، جێڕانەوەی مڵک و ماڵی گشتی، بڕینی دەستی حزب لە دام و دەستگاکاندا، ئاشکراکردنی سەرجەم سەرچاوەکانی داهات و دابەشکردنەوەی بە شێوەیەکی دادپەروەرانە و ڕوون، بڕینی یارمەتی دارایی ڕاگەیاندنی حیزب بە دەسەڵاتدارەکان و میدیای سێبەر و هەموو ئەو ڕێکخراوانەش کە لە ژێرناوی کۆمەڵگەی مەدەنی سامانی گشتی بە فیڕۆ دەدەن. گەمارۆدانی کەناڵی ئاسمانی پەیام لە خۆپشاندانی هەفتەی شوبات پێشێلکاری زۆر بەرامبەر میدیا و ڕۆژنامەنووسان ئەنجام درا. لەو نێوەندەشدا لە 19 نیسانی 2011 هێزێکی ئەمنی گەمارۆی کەناڵی ئاسمانی پەیامیدا، ئەمەش دوای ئەو ڕۆڵە گەورەیەی پەیام هات
لە ڕووماڵ و گەیاندنی داواکاریەکانی خۆپیشاندەران. دوای گەمارۆدانی پەیام بەشێک لە خەڵکی کوردستان لە ناوچە جیاوازەکانەوە هاتنە بەردەم کەناڵەکە و پشتێنەی مرۆییان دروست کرد و پارێزگاریان لە کەناڵەکە کرد. شەهیدانی خۆپیشاندانەکانی هەفتەی شوباط. لە خۆپیشاندانەکانی هەفتەی شوباط و ڕۆژانی دواتر نزیکەی 10 کەس لەلایەن هێزە ئەمنیەکانی یەکێتی و پارتی شەهید کران. تا ئێستاش بکوژی ئەو شەهیدانە دادگایی نەکراون و بە ئازادی دەسوڕێنەوە. هەروەها نزیکەی 200 کەس بریندار بوون و دەستگیر کران. شەهیدەکانی هەفتەی شوباط بریتی بوون لە ڕێژوان عەلی لە دایکبووی ساڵی 1995، سورکێ و زاهیر لە دایکبووی 1994، شێرزاد تەها لە دایکبووی 1982، ئومێد جەلال لە دایکبووی 1981، هەردی فاروق لە دایکبووی 1983، بیلال ئەحمەد لە دایکبووی 1995، محەممەد ڕەشید لە کەلار و گەرمیان ئەحمەد لە دایکبووی 1998 لە چەمچەماڵ شەهید کران. سەرکوتکردن و کۆتایی هێنان بە خۆپیشاندانەکان. دوای زیاتر لە 2 مانگ لە بەردەوامی خۆپیشاندانەکان، دەسەڵات بە زەبری چەک و هێز خۆپیشاندانەکانی سەرکوت کرد و شارەکانی بە سەربازگە کرد. بە دیاریکراویش لە ڕۆژی 18 نیسان هێرش کرایە سەر مەیدانەکانی ئازادی و خێوەتی خۆپیشاندەران سووتێنران. بەڵێنەکانی چاکسازی هیچیان لێ سەوز نەبوو. لە سەروبەندی خۆپیشاندانەکانی هەفتەی شوباط پارتی و یەکێتی چەندین بەڵێنیان بۆ چاکسازیدا، بەڵام بەڵێنەکان تەنها بڵقی سەرئاو بوون. لەو چوارچێوێژدا مەسعود بارزانی سەرۆکی ئەو کاتی هەرێم لە ڕۆژی 11 سەی 2011 ڕایگەیاند دوای 3 بۆ 4 مانگی دیکە چاکسازیەکان دەبینن. هەفتەی شوباتێکی دیکە ڕوودەداتەوە. ئێستا خەڵکی کوردستان زیاتر لە سەردەمی خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات تووڕەترن. بەو پێی حکومڕانی و خزمەتگوزاری زۆر خراپتر بووە. بۆیە تەقینەوەی جەماوەری ئەگەرێکی چاوەڕوان کراوە و ڕۆژانێک دێت ئەو نیگەرانیە لە دڵی خەڵکدا هەنگی خواردووە وەک بۆمبێک بە دەسەڵاتدا بتەقێتەوە.